کۆمەڵانی خەڵکی سنووری خۆمان لە گەرمیان و گەرمەسێر دڵنیا ئەەکەینەوە کە هەم لە ڕێ ئەو پەیوەندی باشی کە هەمان بوو توانیمان بگەینە ئەوەی کە ڕێککەوین و ئارامی بۆ ناوچەکە بگەڕینەوە و پێکەوە بتوانین بەردەوام بین و ئێمە لێرەین بۆ خۆمان پێشمەرگەین ئەو پێشمەرگەش بۆ خۆی لە سنگەرەکانی خۆی ئەمێنێتەوە دەستگا ئەمنیەکان لە نێو شارن و لێرە لە خانەخینی ڕۆژەکە ئاساییە دڵە ڕاوکیەک هەبوو بە هیوام ئەو قسانی ئێمە ئەو لێدوانانی ئێمە بێتەمای ئەوەی کە ئەو دڵە ڕاوکیە نەمێنێ و ئارامی بگەڕێتەوە بۆ خەڵک دڵنیای خەڵکەکەمەوە کە خانەخین ئارامە هەروەکو خۆیەتی هیچ شتێک جێگەی مەترسی نییە بە پێ ئەو حکومی ئەو علااقاتەوە ئەو کۆبنەوەمان ئەمڕۆ ئەنجامدا لەگەڵ پارێزگای دیالە و قیادەی عملیات دیالە بۆ ئەوەی کە لە ناوچەکە هیچ نەبێت چووکە تا ئیسە مەترسی داعشەیە لەم ناوچەیە خانەقین وەکو خۆی هیچ مەترسیەکی لەسەر نییە بەهێزەکان لە شوێن خۆیان ئەمێنێتەوە بەس داوا لە خەڵکەکەم بە هیچ پروپاگەندەیە بڕوان نەکەن و خانەقین پارێزراوە و هەموو شتی وەکو خۆیەتی بەڵام ئەوەیە کە بیسین هەندێک کەس لەولاولا داعایا کاتەوە هێزادێز چوو ئێمە ئیسە لە کۆبوونەوەگە دەرچوین بەڕەفەرمی هەموو شتێک ئەبێ بە اتفاق بێ هیچ شتێکیش تەجاوزی پێش 2014 ناکە. من داوا ئەەکەم جایەتر لە هیچ لە هیچ کەناڵێک نە لە هیچ باڵێم فێسبووکێک یا هیچ ئەلامێک گوێ نەگرن جگەلەوەی ئێمە بە فەرمی پیانڵێن چکە لە بەرانبەر خوا و ملت و ئایندەی شارەکەمان ئێمە مەسوولین لە بەرانبەریان بە دڵنیاوە قسەی لەگەڵیان ناکەین هیچ مەترسیەک نییە.